سڵاو، ئەم جارە باس لە بابەتێک دەکەین کە هەندێک کەس بە حاڵەت ناوی دەبن و هەندێک کەسیش دەڵێن خەریکە دەبێتە دیاردا، ئەویش خۆکوشتنە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە سەبارەت بە خۆکوشتن ئامارێک بڵاو دەکاتەوە کە دەڵێ بە ڕێژەی کەمتر یان زیاتر 703,000 کەس لەسەر ئاستی جیهان کۆتایی بە ژیانی خۆی دەهێنێت کە دەکاتە هەموو 45 چرکەیەک جارێک کەسێک کۆتایی با ژیانی خۆی دەهێنێت. بەپێی و ئامارانی کە لە هەرێمی کوردستانیشدا سەبارەت بە خۆکوشتن بڵاو کراوەتەوە، ساڵی 2021 155 کەس کۆتایی بە ژیانی خۆی هێناوە، بە ساڵی 2022 85 کەس کۆتایی بە ژیانی خۆی هێناوە کە ئەم ئامارانە ئاماری ناڕەسمی لە هەرێمی کوردستاندا بڵاو کراوەتەوە. لەم بەرنامەیەدا لە ڕووی یاسایی، لە ڕووی دەرونی، لە ڕووی ئاینیەوە باز لە کردداری خۆکوشتن دەکەین، بزانین چۆن باس کراوە. سەرەتا لە هەر ڕوویەکیانەوە ناساندنێک بۆ خۆکوشتن دەکەین. خۆکوژی ئەو کردەوەیە کە مرۆڤێک کە تاتێک ئەتوانی بڵین کە بوونەوەرێک، چکە خۆکوژی تەنها لە مرۆڤان نیە، لە هەنێک بوونەوەری تریشا هەیە، بەتایبەت لە شیردەرەکانە. ئەو کردەوەیە کاتێکە بوونەوەرێک کە هەڵ ئەسێ پێی بە ڕێگەیەک لە ڕێگەکان بۆ کۆتایی هێنان بە ژیانی خۆی. کوشتن کارێکی یەکێکە لە تاوانە گەورەکان، ینی سوبحان الله بینایەکی خوا دەڕوخێنی. ئەم ئێمە لە ئیسلامە کۆمەڵ شتمانە زۆر مقدسن. یەک خوا، دوو پێغەمبەر صلی الله علیه وسلم، سێ قورئانەکەی، چوار کەعبە، پێنج کە لە هەموویان مهمترە دوای خوا و پێغەمبەر مرۆڤەکانن. ژی بەگشتی بریتیە لە بێبێشکردنی نەفسێک لە ژیان کە بە دەستی خۆی بە ئەنقەزیا بە هۆکاری مادی کە لە پشتێوەیەتی هۆکارەکە نەخۆشیە، یا هاندەرێکی کێشەی کۆمەڵایەتیە، یاخود هاندەرێکی تر هەیە کە لە پشتێوە ئەویش کە بریتێ لە کەمبوونی ئیدراک و ئیرادەی ئەو مرۆڤە. ئەچمە لای پزیشکێکی دەرونی، ئەو پێمان ئەڵێ لە ڕووی دەرونیەوە بیرۆکەکە زیاتر لە نێو ڕەگەزی مێدا زیاترە یاخود لە نێو ڕەگەزی نێردا، وە کام ڕەگەز زیاتر بە کردار ئەنجامی دەدەن و هۆکارەکەشی بۆچی دەگەڕێنێتەوە. وەکو بیر و بۆچوون لە کچانە زۆر زیاترە لە مینەیە بیرکردنەوە لە خۆکوشتن یا لە هەوڵی خۆکوژی لە ئەکرێ بڵین تقریبان لە ساوی 25 مینە یا کچان هەوڵی خۆکوشتنیان ناوە، بەڵام لە سایە 15 کوڕان یا نێرینەکان هەوڵی خۆکوشتن یا بیر لە خۆکوشتنەوە لە خۆکوشتن ئەکەنەوانێ. بەڵام وەکو کردەوە لە نێرینەیە زۆرترە، لە کوڕانە زۆرترە کە وەکو فعل زیاتر ئەنجامی ئەیەن، بۆ لەبەرەوەی ئەو مەسۆدانە ئەو ئەمرازانی بەکاری ئەهێنن نێرینەکان زیاتر ئەمرازی مەترسیدار و ئەمرازی بکوژترن. بۆ نمونە نێرینە زیاتر چەک بەکارهێنێت، زیاتر خۆهەڵواسین بەکارهێنێت، زیاتر خۆهەڵان بەکارهێنێت لە شوێنێکی بەرزەوە. لە مینەیە زیاتر حەب خواردن بەکارهێنرێت، زیاتر خۆبڕین بەکار ئەهێنێت. بەڵام لە کللتوری خۆرهەڵاتە، بەتایبەتی خۆرهەڵاتی ناوەڕاست، بەتایبەتی ئەتوانین بڵین ئێمەی کورد کللتوری خۆسووتاننمان هەیە کە ئێمە پێشتر بەحسێکمان لەسەر کردووە و لە 2009 کە ئەم بەحسە بڵاو بۆتەوانێت بۆمان دەرکەوت کە ژنان زیاتر لە پیاوان هەوڵی خۆسووتانیان هەیە، ژنان زیاتر لە پیاوان خۆیان ئەسووتێنن ئەگەر خۆسووتان بێ و نەسووتێنرێن. و هۆکارەکان لەو کاتەیە دەرکەوت کە هۆکاری ئابووری و کۆمەڵایەتی دەورێکی سەرەکی ئەبینێ، نەخۆشیە دەرونیەکان دەورێکی سەرەکی ئەبینێ، تەمەنی گەنج لە بینی 14 بۆ 30 ساڵ زۆرتر بەم کردەوەیە هەڵئەستن. ئەگەر ئێمە بمانەوێ یارمەتی کەسێک بین کە هەوڵی خۆکوژی هەیە، ئەبێ پێشتر لە مانای ئەو هەوڵە بگەین، بۆچی ئەیەوێت خۆی بکوژێت، بۆچی ئەوێ خۆی ئازار بات. بێگومان ماناکەی لە یەکێ بۆ یەکێکی ترەوە ئەگۆڕێت. بۆ نمونە بەشێک لە خەڵکی بۆ ئەوە هەوڵی خۆکوشتن ئەیەن، چکە ئێمە مامەڵە لەگەڵ کەسێکاکەین کە بیابیری لێ ئەکاتەوە یا هەوڵی یا و هەوڵەکەی سەری نەگرتووە، چکەوەی کە هەوڵەکەی سەری گرتووە ناگاتە لای ئێمە بەداخەوە. ئەوانەی کە هەوڵی خۆکوشتیان هەبوو بەشێکیان ئەوانن کە
ئەنوێ ڕابکەن لەو واقعی کە تایەن یا ڕابکەن لە کەسێکی دیاریکرااو کە عزێبیان یا لە واقعێکی دیاریکرااو کە تایە ئەژین بەشێکی تر لە ئەو خەڵکانەی کە هەوڵی خۆکوشتن ئێن لە بەرەوەی لە تازێبارەیەکی زۆران شتێکیان لە دەستداوە جایا کەسێکیان لە دەستداوە یا سمعی خۆیان لە دەستداوە یان پارۆ ماڵ و سامانیان لە دەستداوە یان شتێکیان لە دەستداوە کە بۆ ئەوان گرنگ بووە مانایەکی قوڵی هەیە بۆ ئەوان هەنێک جار خەڵک پەنابەتە بەر هەوڵی خۆکوژی بۆ ئەوەی عەزێتی بەرامبەرەکەی پێبات چۆن ئەڵێ من خۆمەکوژم بۆ ئەوەی بەرامبەرەکەی لە ئازار و خۆلۆمەکردن و ناڕەحەتیە بمێنێتەوە یان وەکو تۆڵەکردنەوەی بەکاری ئەهێنێت کە ئەمانە منطقێکی زۆریان تیان نییە بەداخەوە هەنێک جار خۆکوژی جەریمەیە لە بەرەوەی کەسێک خۆی ئەکوژێ و کەسی تریشی لەگەڵا ئەکوژێت هەنێک جار ئەو کەسانی کە خەمۆکی تونیان هەیە لاوانەیە خۆیان و مناڵەکانیشان پێکەوە بکوژن بە خەیاڵی ئەوان بۆ ئەوەیە کە لە ناڕەحەتی و ئازاری ئەم ژیانە ڕزگاریان کەن بەڵام خۆتەزانی خۆکوژی ڕزگاربوون نییە هەنێک جار ئەوانەی کە خوان ئەتەقێنەوانێ و کە کردەوەیەکی تیرۆری ئەەکەن ئەمە جۆرێکە لە خۆکوژی بەڵام وەکو جەریمەیەک ئەکرێت کە ئێمە لە ڕووی قانونەوە یا ئێمە کەسانی بەدەر لەو بیر و بۆ چوونەوەکو جەریمەیەک وەکو تاوانێک ئەیبینین بەڵام ئەو لەوانەیە لەسەر بنەمای مەبدەئێک بیکا کە خۆی بڕوای پێێتی یان قەناعەتی پێهێنراوە زۆر جار خۆکوژی لەوانەیە بۆ شتێک بەدەست بێن هەوڵی خۆکوژی بۆ ئەوەیە کە کەسەکە شتێک بەدەست بێنێت لە عەلاقەیەکە سەرکەوتوونیە ئەوێت کەسێک بێڕێنێتەوە لای خۆی شتێکی بەدەست بێنێتەوانێ شتێکی بۆ بکرێت ئەمانە ئەم معنایانەیە کە یارمەتی یەکێکی وەکو من ئەیەکەوەکو پزیشکێکی دەرونی یان چارەسازێکی دەرونی کە کار لەگەڵ ئەم حاڵەتانەیە ئەکات کە چۆن هەوڵبین کێشەکانیان چارەسەر بکەین چۆن هەوڵبین لەو بیر و بۆچوونە دەریان بێنین. مافپەروەرێک لە ڕووی یاساییەوە پێمان دەڵێت کە چۆن جیاوازی دەکرێت لە نێوان کوشتن و خۆکوشتندا و سزای ئەو کەسە چی دەبێت کە دەبێتە هاندەر بۆ کەسێک کە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت. ڕووی یاساوە ئەتوانین جیاوازیەک لە نێوان خۆکوژی و کوشتنە بکەین ئەویش بەوەی خۆکوژی بە مادەی 408 لە یاسای ژمارە 111 ساڵی 1969 لە قانونی عقوباتی عێراقی بە مادەی 408 سێ بڕگەی بە دیاریکراوی دیاری کردووە بۆ مەسائلی خۆکوژی یەکێ لەو بڕگە گرنگانی کە باس کراوە بڕگەی یەکەمی عقوبەی هاندەرێک یاخۆ ئەو کەسێک کە لە پشت ئەو خۆکوژیەوەیە لە 7 ساڵ زیاتر نابێ عقوبەکەی بۆ لەبەرەوەی کە کاری کردو لەسەرەوەی ئەو خۆکوژە یا ئاسانکاری بۆ کردو یا ئەو وەسیلەی کە ویستێتی خۆی پێ بکوژێت بۆی ئامادە کردو و هاوکاری بووە. پاشان ئەگەر لە حاڵەتێکا خۆکوش ئەو کردارە ڕووی نەدا ئەو کردارێک کە ڕووی نەدا خۆی بکوژێ محەڕیزەکە و کەسی کە تەحریزی کردو هاندەرەوە لە پشتێوەتی ئەویش حەبس ئەکرێ بە حەبسی مشدد بە حەبسێکی مشدد کە لە بەرەوەی زروفی مشددە شروع فێ قەتلە دەستپێکە بۆ کوشتن ئەویش حکمێکی تایبەتی خۆی هەیە و حەبسێکی شەدیدی لەسەرە بە بڕیاری حاکمە ئەوە پاشان ئەگەر خۆکوش 15 ساڵ بوو ئەهلی تەواو نەبوو کەوا بێ 15 ساڵ ئەمڕۆ لە دنیای عولەما ڕەنگ بێ 15 ساڵ شت بزانێ و شت زۆر بزانێ بۆی سۆشیال و بەوەی میدیاوە بەڵام لە قانونە 15 ساڵ بەرەو خوار ئەهلی تەواو نییە کەوا بێ خاوەنی ئیدراک و خاوەنی شخصیەتی خۆی بە تەواوەتی ناتوانێت نە ئیدراک و نەزانیاریەکانی بەرامبەر بە ژیان کامەڵ نییە وەکو کەسێک نییە کە مەسەلەن ژیانی دی بێت و توانی بێتی مەسەلەن کایەکانی ژیانە ئیشوکارەکانی خۆی بە ڕێکوپێکی بەجێ بگەێنێ ئەلەم حاڵەتەیانە دیسانەوە حاکم ئەتوانێت بە زروفی مشدد لەوەکو لە یاساکاو لە بەڕگەی دوا دیاری کراوە حکم با بەسەر ئەو قەتڵە بەسەر ئەو کەسا کە هاوکاری بووە لە پشتی ئەمەوە بووە لە پشتیەوە بووە ئەو 15 ساڵە خۆی بکوژێ بە قەتڵی عەمدیش حسابەکرێت وە شروعیشە دەستپێکیشە بۆ کوشتنەکە. حاڵەتی سێ هەر لە هەمان قانونە 408 کە بڕگەی سێ خۆکوش عقوبە نادرێت لە قانونی عقوباتی عێراقیان مەدەنی بۆ حاڵەتی مەدەنی
عقوبە نادرێت لە بەرەوەی کە دیاری نەکراوە و ئێمەش بە پێی یاسا ئەتوانین ئەو مامەڵەیە بکەین. بەڵام لە قانونی عقوباتی قیوە الأمن الداخلی کە ژمارە 14 ساڵی 2010 بڕگەکانی 15 و 16 و 17 و 18 دیاری کردووە، حاڵەتەکانی دیاری کردووە. بۆ نمونە لە مادەی 18یانە ژمارە 14 ساڵی 2010 سزاکەی لە 6 مانگ زیاتر نییە. ئەویش ئەگەر پرۆسەکە تەواو جێبەجێکردنی پرۆسی خۆکوژیەکە ڕوویە. بۆچی؟ لەبەرەوەی کە 6 مانگ ئەگەر ڕووی نەیە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەو کەسی کە ئەیەوێت مەسەلەن خۆکوژی بکە خۆی بکوژێ لە شوێنێکی گشتیایە، لە شوێنێکایە کە مەسەلەن مانعێکی قانونی نییە بۆ ئەوەی کە بتوانێت نێڵێ خۆکوژیەکە ڕووبا یا خۆمانعێکی قانونیە بێ لەو کاتا مانعێکە بێت کە ئەو پرۆسی ڕوونەیە ئەو کەسە بە 6 مانگ زیاتر نەبێ حکم ئەدرێت لەسەرەوەی کە ویستوێتی. ئەمە لە بەشە سەربازیەکەی جیاکردنەوەی ئەو کەسە ئایا خۆی کوشتووە یاخود کوژراوە یاخۆ هاندەرێک لە پشتیەوە هەیە. ئەمە پشتە بەستێ بە بەرگە مادەکان و معنەویەکان. بەرگە مادەکان چییە؟ بریتە لەو ئالەتەی کە ئەو شخصە بەکاری ئەهێنێ بۆ خۆکوژی بەپێی قانون قیوە الأمن الداخلی، یعنی عسکەر و مەدەنیمان لە یەکجیا کردەوە لەو کاتا. ئەلەو کاتانە وەکو قانونەکە وزوحی تایە وازەحە بۆ کەسێک تەحریسکا چییە، بۆ کەسێکی خۆی کوژێ چییە. مەدەنی وەکووتمان عقوبەی لەسەر نیە، بەڵام عسکەری ئەگەر خۆکوژیەکەشی سەری نەگەر وەکو باسمان کرد 6 مانگ حکومە درێ بۆ لەبەرووی محاولەی خۆکوژی کردووە. لە ڕووی ئاینیەوە چۆن باس لە کردداری خۆکوشتن دەکرێت؟ بەداخەوە دیاردەیەک خەریکە لە ناو کوردستان سەر هەڵدەدا ئەویش کە کوشتنی مرۆڤەکانە. بەداخەوە زۆر جار گەنجەکانمان لە زانکۆن کەچی پەنا دەبن بۆ کوشتنی خۆیان لە ناو دەبن ئینتیحاری خۆیان دەکەن، یا خوشکانمان بەداخەوە ئەوانیش هەر هەمان شێوە لەو زوڵمە، لەو کارە دزێوە، لەو کارە ناشەرعیە، لەو کارە ناشیرینە بێبەش نین. بەڕاستی ئەمە مصیبەتێکی گەورەیە، وەکو ئەوەی کە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە مرۆڤایەتیەکان دەکات بە دوو بەشەوە، بەشێکیان ئیماندار، بەشێکیان بێ ئیمان. ئەوەی کە بێ ئیمانە حتا ئەگەر بێ ئیمانێکیش بێ و فاسید نەبێ، مشکلە نێنێتەوە، ئاژاوە نەدێ و گێرەشێوە نەبێ، ئیسلام نابێ دەستی بۆ بەرێ نایکوژێ. لەبەرەوە کوشتنی مرۆڤ تاوانێکی لە تاوانە هەرە گەورەکان. ئەنجا ئینسان ئەگەر خوا نەخواستە ئینسانی موسڵمانێ بکوژێ، ئەوە خوا لعنەتی لێکا، غەزەبی لێگرێ و بە زۆر بە توندی و بە توندیژی لە ڕۆژی قیامەتە محاسبەیەکان. جا سیرم لێ دێ هەندێک کەس هەیە ئالی نوێژە، ئالی مزگەوتە، بەڵام کەچی پەنابا بۆ خۆکوشتن، یعنی خۆ ئینتیحار کرد. جاری ئێمەی ئیماندار بڕوامان بە دوو ژیان هەیە، ژیانێکی دنیا و ژیانێکی قیامەت. ئەو تا دەڵێن ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنەة وفی الآخرە حەسەنەة وقنا عذاب النار. خوا لە دنیا ژیانێکی خۆشم بەرە، لە قیامەتیش ژیانێکی خۆش. تۆ لێژێرە ژیانت تاڵە، لە قیامەتیش حەزەکەی ژیانت تاڵ بێ. چونکە فەرمودەی پێغەمبەرمانەیە، پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام فەرموویە لە دنیادا بەچی خۆ لە ناوبەری خوا لە قیامەتە بۆ عەزابت دەداتەوە. کەواتە کوڕە شیرینەکەم، خوشکە شیرینەکەم، برا بەڕێزەکانم، هاوڵاتی بەڕێزەکان، یعنی ئەمە حەل نییە تۆ دەستی بۆ دەبەی. یعنی ئەمە برینەکە قوڵترەکە، وەکو دنیا هەموو غەمە، قیامەتی شار هەموو غەمە بێ. لەبەرەوە نابێ ئێمە پەنابەرین بۆ ئەوە حەل نییە. خوا عەقڵی داوە بە ئێمە، مادەم عەقڵمان هەیە با بیرکەینەوە لەسەر ئەم عەقڵە بە کارێ بکەین، نە دنیامان ببێ بە دۆزەخ، نە قیامەتیشمان بێ بە دۆزەخ. هەوڵبین ئەم ژیانە ژیان خۆشە. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم تعریفی ژیانەکە بەچی؟ دەفەرمێ ژیان بۆ پیاوی بەڕێز وا خۆشە خانمێکی سەلار و بە حورمەت هاوسەری بێ، بۆ خانمە سەلارەکانیش وا خۆشە کە پیاوێکی بە حورمەت. با بزانین لە ڕووی دەرونیەوە ئەم گرفتە چۆن چارەسەر دەکرێت؟ ئەگەر لە چارەسەرا ئێمە بێ چارەسەری ڕیشەیی کێشەکان بکەیت. ئەگەر کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە، هەوڵ بین خۆی گەڵخۆی و خێزانەکەیە چارەسەری کێشەکان بکرێت. ئەگەر هۆکارەکە نەخۆشیە دەرونیەکەیە کە ئەبێ چارەسەری نەخۆشیە دەرونیەکە بکەین. ئەگەر کەسەکە تەنها بیری لێ ئەکاتەوانەیە یان
مانگێک لەمەوە پێشبیری هەوڵی داوە بەڵام ئێستا بە هیچ شێوەیەک ئەو هەوڵەی نییە ئەکرێت تەنها چارەسەری بکەین دەرمانی بینێ لە بیکەینە بواری چارەسەری دەرونیەوە بەڵام ئەگەر بزانین بیرێکی چالاکی هەیە بۆ ئەوەی کە خۆی عزیێت با بۆیە بۆ ئەوەی کە هەوڵی خۆکوژی بات ئەوە ئێمە اختیارەکەمان ئەوەیە کە ئەم مرۆڤ بەداخڵی نەخۆشخانەی دەرونی بکەین و چارەسەری پێویست وەربگرێت لەوێ لە ڕێگەی دەرمان و چارەسەری دەرونیەوە هەرێک حاڵەت وەکو چۆن ئەڵێ ئێمە ئەزعاف الئیمان هەیە لە کوردستانە ناتوانین کەسەکە داخەڵکەین لەبەر هۆکارێکی خێزانی بەڵام بە خێزانەکە ئەڵی کە دەرمانەکان لە لای خێزانەکە خۆیان هەڵبگرن کە چاودێریەکی وردی ئەم کەسە بکەن نەهێڵن مادەی مەترسیدار وەکو نەوت وەکو چەقۆ وەکو دەمانچە وەکو دەرمان وەکو هەر شتێکی تری مەترسیدار بە ئاسانی لە بەردەستا بێت هەتاوەکو نەخۆشەکە ئەگاتە بارێکەوە کە ئەم بیر و بۆچوونانی کەم ئەبێتەوانێ و هەوڵەکانی نامێنێ و لەو حاڵی ڕفتاری خۆکوژیە دەرئەچێت. سۆشیال میدیاکان کۆمەڵێ شتی نەخوازراوە گوازنەوە بۆ خەڵک کۆمەڵێ شتی نەخوازرا بڵاوەکرێتەوە هەندانێکە بۆی کە خەڵک تووشیەوە حاڵەتە بێ بەڕاستی هەلێرەوە ئەڵێم داوا لە هەموو سۆشیال میدیاکەم بەڕاستی بتوانن ئەو کەیسانێکی پێیوەستە بە خۆکشتنەوە بە شێوەیەکی نهێنی بمێنێتەوە چۆن لە داگاکانە بەنهێنی ئیشی لەسەرەکرێ نەک بۆی کە من چاوی لێ بکەم و ئەو چاوی لێ بکەم خەڵکانی تر هۆکارە نەخۆشیەکان نەخۆشی دەرونیە مادەکان یاخود تەحریز لە پشتیوەتی هاندەرێکەی تر کابرا قەرزارە کابرا هەڕەشەی لەسرە قەزیەکەی قەزیێکی سیاسیە قەزیەکی کۆمەڵایەتیە زۆر شت لەو شتانە زۆر ئەرکیەوە ئێستا ئەمڕۆ زۆر قورسە ڕاگەاندن دەورێکی زۆر مهمە ببینێت ئەبێ هەوڵ بن هەر دەست مەخەنە سەر برینەکان چارەسەریشی بۆ دۆزنەوە وەکو ئێستا ئێمە سوپاستان دەکەین کە کاتی خۆتان دەبەخشن بە ئێمە بۆی بتوانین ئێمە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانتانەوە یا لە دەنگی رادیۆکانەوە بتوانین بینەران و بیسەرانی خۆمان تێبگەین کاکە براکەم وان لە خۆتان مەکەن کوورە دنیا ئەوە نیە دنیا چەند ڕۆژێکەوە ئەبرێتەوە بۆ ئەم دنیای قیامەت لە کیت خۆت مەبدا ئەگە دنیا ناخۆشە قیامەت ناخۆشترە ئەگەر لە دنیا من ناڕەحەتێکم پەنادەم بۆ تۆ بۆ لاخ برایەکی کە فریان ئەی لە قیامەت چیەکەی لە ناو قەبرە چیەکەی لە جەهەنەما چیەکەی کێ ڕزگارت دەکات کێ بەدەنگتەوەی کێ توانێ و ناڕەحەتێت لەسەر لابە ئەگەر دنیا خۆشە بەخوا قیامەت خۆشترە باشە کاتە بۆچی تۆ بۆ ئەگەر دنیا بەلاوە ناخۆش و ئینهیارێک کردووە یخۆ کاکە بەخوا قیامەت قورسرە عەزابی قیامەت قورسرە تۆ تەمەن درێژترین مرۆڤ لەسەر ئەرزاق نوح پێغەمبەرە تعبیری حیات چۆنەکە دەڵێ ژیان وا تێگەشتم خانوویکی دوو دەرگای لەم دەرگا خۆم پیاکردەوە دەرگا دەچوو ئەی قیامەت کانە مقدار و 50,000 سنەتی یەک ڕۆژی قیامەت 50,000 ساڵ دەی 50 ساڵ لە ژیانما چیەکەی تۆ چۆن ینی ئەگەر خوان لەسەر ئەمەی کە خۆ کوشتەوە بەس یەک ڕۆژ بخاتە جانمەوە 50,000 ساڵە بێ لە جانمابی یەک کوڕەکەم چۆن ئیداراکەی کچە شیرەکەم چۆن ئیداراکەی لەبەرەوە لە شاشەی تەلەڤیزیۆنەکەیەوەمە پامێکە دەین بە گوێی بینەران و بیسەرانی خۆشەویستدا نەڕوخێن بێ ئەمەل نەبن ژیان ئێمە ژیانی ترمان هەیە قیامەت دەست پێەکە.